ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. ئومێدەوارم لەم دۆخە پڕچێشۆمەینە تێدا سەرجەم ئێوەی ئازیز تەندروست و ئاسوودە بن. من شەماڵ عەلیم و ئێوە جارێکتر بینەری بەرنامەیەکی ڕاستەوخۆی کەناڵی هیوان. باسی لێکدانەوە سەبارەت بە قەیرانی گشتی وەک قەیرانەکە خۆی بەردەوامە، بەڵام هاوکات ناڕزایی و هەوڵی گۆڕینی ئەم دۆخەش کۆتایی نایەت. دیارە مەبەستمان لە ناڕزایی تەنها ئەو خڕۆشانە جەماوەریە نییە کە ناوە قوڵی و فراوانی تووڕەیی جەماوەری کوردستانمان بۆ نمایشەکات، بەڵکو ئەو ئاگری ژێر خۆڵە مێشەیشە کە هەر کات وا دەنوێنێت کوژاوەتەوە بە کەڵپەیەکی نوێ بیرمانەخاتەوە کە سەرەڕای هەر سنووردارکردن و هەر سەرکوتێک گەش و بڵێسەدارە. ئەمڕۆ لەم بەرنامە ڕاستەوخۆیدا بە بەشداری بەڕێز کاوە مەحموود سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی شوێی کوردستان هەوڵ دەدەین هەندێک لە ڕەهەندەکانی قەیرانی گشتگیری کوردستان، ناڕزایی جەماوەری و پرسی گۆڕانکاری لە کوردستان تاوتێ بکەین. بەڵام بەر لەوەی بچمە لای کاکاوە پێم خۆشە بانگەوازێک یان ڕوونکردنەوەیەک بۆ ئێوە ئازیز بم. کەناڵی هیوا دەیەوێت بەشێک بێت لە خەبات و تێکۆشان بۆ دنیایکی باشتر. ئەمە یەکێکە لە دروشمە سەرەکیەکانی ئەم کەناڵی ئێمە. بەڵام دیارام خەباتە هێندەی هەوڵێکی تیوری و سیاسیە، خەباتێکی عەمەلیشە. بگرە خەباتێک زۆرتر لەوە خەباتێکی عەمەلیە. زۆرێک ئەوانەی کە هیچ سەبارەت بە بەرنامە و سیاست و ڕێبازی چەپیش نازانن لەو خەباتە عەمەلی ڕۆژانەیە بەشدارن. بەش بە حاڵی خۆم ئەرچی ئەم کەناڵە بە پێشکەشکردنی وەڵامی ئامادە بۆ پرسیارە قورسە فیکری و سیاسەکان نازانم، بەڵکو بە پلەی یەکەم بە بڕای من ئەرکەکە ئەوەیە کە ببێتە ڕووبەرێک و پلاتفۆرمێک بۆ لێک هەڵپێکانی هەموو هەوڵە جدیەکان بۆ وەدیهێنانی ئاڵوگۆڕی دروست، ئاڵوگۆڕی ڕیشەیی لە کۆمەڵگاکەی ئێمەیە بە ئاراستەی ئازادی و بەرابەری و خۆشگوزارین زیاتر. لەو سۆنگەیەوە ئەگەرچی لە چەند بەرنامەی ڕابردوودا و ڕەنگە لە بەرنامەکانی داهاتووشدامە هەر بەردەوام بێت فوکوسی ئێمە زۆرتر لەسەر کەسانی خاوەن نەزەر، کەسانی سیاسی، کەسانی ئەکادیمی و ئەوانە بووە. بەڵام لە نەزەری منە و لانی کەم دیارە پێم وایە هاوڕێیانی تریش هەر وەک من بیرەکەنەوە کە لێرە بەشدارن، بەڵام من لێرا بە ناویانە قسە ناکەم. ئەم کەناڵە دەبێ ببێتە ئەو سەکۆیی کە هەڵسوڕاوانی مەیدانە جۆرە و جۆرەکان هەموو ئەوانەی کە لە هەوڵێکی پێکەوەییدا بۆ کەمکردنەوەی باری سەختی ژیانی کەسانی دەوروبەریان بەشدارن خەباتەکەن و لەسەر ڕووبەرەکەی ئەوانە کەسانی تری وەکو خۆیان ببینەوە لەسەر ڕووبەری ئەم کەناڵە و پێیان ئاشنا بن و پەیوەندیان لەگەڵا بگرن. میدیا لە ڕوانگەی منەوە نووسرا و بیسترا و یاخود بینرا و دەبێت پرۆسەی ڕێکخراوبوون و گردبوونەوەدا لەو پرۆسەیەدا ڕۆڵی هەبێت. گردبوونەوەی ئەوانەی ڕەنگیشە نەتوانن زۆر بە دروستی و بە شێوازێکی باڵا لە ڕووی تیوری و سیاسی و تعبیر لە خۆیان بکەن، بەڵام لە هەوڵێکی عەمەلیە و لە هەوڵێکی دەستەجەمیان بۆ چاکردنی ژیان بەشدارن. من بەم ڕوونکردنەوەیە بە بانگەوازێک کۆتایی دێنم لە هەر جەیەک لە کوردستانە لە هەر شوێنێک بەشداری لە کردەیەکی دەستەجەمعی لە کۆڕ و کۆمەڵی خۆتە لە تۆڕێکە کارەکەی بۆ ژیانێکی باشتر بۆ گەڕەکەکەت بۆ شوێن کارەکەت. ئەم قەناتە قەناتی تۆیە، ئەم کەناڵە کەناڵی تۆیە. پەیوەندیمان پێوە بگرە، ئەزمونونەکان لێرە باس بکە و هەوڵدا لێرەوە بە هاوڕێیانی ترت ئاشنابی. بگەڕێنە سەر باسی ئەم ڕۆمان. باسەکەمان سەبارەت بە قەیرانی گەشتگیر، ناڕزایی جەماوەری و پرسی گۆڕانکاریە لە کوردستان. وەگوتم کاکاوە مەحموود ئەمڕۆ لەگەڵ منە بۆ گفتوگۆ سەبارەت بەم بابەت و پرسانە کە برێتی لەمانە. بەخێراتی کاکاوە پێشتر بەخێراتی هاوڕێکاوە پرسیارەکان و باسەکانمان ئەمانە بن ئەمڕۆ تۆرانی قسەیان لەسەرەکەین. سەرچاوەیان سەرچاوەکانی قەیرانی گەشتگیری کوردستان چییە؟ چین؟ ڕەهەند و تایبەتمەندیەکانی ئەم قەیرانە چین؟ هەڵکشانی بزوتنەوەی ناڕزایەتی کۆمەڵایەتی سەوبارەت بەوانە باز دەکەین. تایبەتمەندیەکانی ئەم شەپۆلە ناڕزایی نوێیی کە لە کوردستانە دەرکەوت، چۆن ناڕزایەکان بە ئامانجی خۆیان بگەن و استراتیجی دروست و فراوانکردنەوە بە سەرکەوتن گەیاندنی ئەم ناڕزایانە چییە؟ من دیارە ئەو پرسیارە لە بەڕێستەکەم و بە پرسیارەکەمە مێ دەست پێ بکەم، بەڵام بەر لەوە پێم خۆشە من سەرنجیا کۆمنتی بەڕێست بزانم لەسەر شتێکە بە پێم وابێ
ڕەنگە پرسیاری زۆری کەش بێ لە ڕێڕێوە و ناڕەزانیا کە ڕوویە لە چەند شارێکا بلانی کەم لە شارێک لە شارەکانی کوردستانە بارەکەی حیزبی شوعیست و تێنرا پێم خۆشە کۆمنتی تۆ لەو بارەوە ببیستم بەر لێ بچینە جوان پرسیارەکان کە کردمان. بەڵێ زۆر سوپاس. من پێم وایە کۆمنتەکە لە کۆتایی بابەتەکە دەرەکەوێ، ینی ئەو کۆمنتە ئەگەر بە ڕاستە خۆش نەبێ بەڵام لە کۆتایی بابەتەکە دەرەکەوێ ڕەوشی قەیران چییە و پێم وایە ڕەوشی بزوتنەوە جەماوەریەکان چۆنە و بۆچی حاڵەتی وا ڕوەدا. من پێم وایە بینەران برادران کە بەشدارن لەگەڵمانە چاوەڕێی گفتوگۆکانی من وجەنا بکەین. تایبەتی منەمێ هەوڵدەم هەرچەند جابەجات دەنجی تۆ تێکە چێودایی باشە بێتەوە، بەڵام من بە گشتی پرسیارەکانم خوێندێتەوە ئەوەی کە نووسی بووتوانە و هەندێکی لە گفتوگۆ تێگەموانە، بەڵام دەمێنێتەوە من پێم وایە ئەمە پێویستمان بە بڵێن لێکدانەوەیکی سۆسیۆلۆژیە بۆ دوو بابەتی گرنگ، بە تایبەتی بابەتی دووەم. بابەتی یەکەم بابەتی قەیرانە، ئەوەی جەنابەت باست کردووە، و بابەتی دووەم پەیوەندی بە بزافی جەماوەریەوە هەیە. یعنی بابەتەکە ئەم دوو لایانە لەخۆوە دەگرێت. درست. من پێم وایە قەیران پێویستمان بەوە هەیە، پێویستمان بەوە هەیە کە خۆمان نەناو خۆمانە لەو مقارەبە سۆسیۆلۆژیە پێناسەیەکی قەیران بکەین، چۆن دەڕوانینە قەیران چییە؟ چونکە زۆرجار گومان لێ قەیران و دووبارە بێتەوە ئەم وشەیە لە قەیرانی سۆشیالیستیەوە بگرە، لە قەیرانی سەرمایەداریەوە بگرە، لە قەیرانی داراییەوە بگرە، هەرچەند لەوانە بوو ئەم چەند ڕستەیە لە دانیشتەکەی یەکەمە تۆزێکم باس کرد بەڵام دەنگەکە تەواو نەبوو. ڕاستی خۆی بریتێ بە بۆچوونی من لە حاڵەتێک یان لە مشکلەیە کە ڕوبەڕووی ئەو سیستەمە سیاسیە دەبێتەوە کە هەیە و پێویستی بەوە هەیە کە بڕیارێکی تەحەدیانە وەرگرێ، بڕیارێکی بەرپشتدانەوە وەرگرێ و ئەو مشکلەیە یان ئەو بڵێن حاڵەتە یان ئەو ڕۆژە ڕوبەڕووی باری سیاسی یان باری ئیداری یان باری ئابووری کۆمەڵاتی کەلتوری هەموو بوارانە بێتەوە. یعنی بۆ نمونەگەسم ئێمە باسی قەیرانی بکەین، خۆ قەیرانی ئابووری بریتە لەوەی کە گەشەی ئابووری نییە. ئەو گەشە ئابووریە کە لە بوارەکانی بەرهەمهێنانە هی ڕاستەقینە، گەشەی ڕاستەقینە کەمترە لەوەی کە ئیفتیراز دەکرایان چاڕوانی دەکرا. بۆیە ئەمە قەیران خۆی حاڵەتێکی بارگرژیە، خاڵێکە کە پێویستی بە بڕیارێکەیە و ئەم بڕیار وەرگرتنە لە قەیران جاری وە هەیە هەڵوێستی ئەرێنی و هەڵوێستی نێرێنی تایە، واتە لە هەر قەیرانێک تەنها شەر نییە هەموو هەڵوێستەکانێک هەڵوێست بێ و لە ڕوانگەی بۆچوونەوە کە بۆچوونی ئێمە مەسەڵەن کە من و تۆ قساکەین لە بۆچوونێکی چەپی دیموکراتی خواست لە بۆچوونێکی سۆشیالیستیەوە قساکەین، جیاوازە لە بۆچوونی دەسەڵات بۆ مامەڵەکردن لەگەڵ قەیرانەکان یان دەستشانکردنی هۆکاری قەیرانەکان. جگە لەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ هەندێک پێناسەی کۆن کە کراوە، بۆ نمونە لە قاموسی ڕەندام پێناسەی قەیران کراوە، حتا تەنانەت کیسینگەر بۆ نمونە پێناسەی قەیرانی کردووە، من نامێ بچینە ناو ئەو پێناسانە کە لە بواری بڵێ علمی اجتیماعی سیاسی کە کراوە، بەڵام ئەگەر کۆی بکەینەوە قەیران بریتە لەوەی کە خەلەلێک هەیە، ئەو خەلەلە ئەو کەم و کوڕیە ئەو بارگژیە پێویستی بەوەیە کە بڕیارێک وەرگرێ و نەتیجەکەشەوەیە کە توانای تەنەبوو نییە بە چه ئاراستەیەکە ڕوا و لەوانەیە ئەو بڕیارەی کە وەرە گیرێ بەرەو باشتر بەڕایان بەرەو خراپتر بڕوە. و لێرەدا ئەوەی کار لە قەیرانەکە بابەتێکەیە کە پێڵێن بابەتی کار و بابەتی کاردانەوە و ئەگە تەماشای حتا قەیرانەکانی ئێستای خۆمان بکەین لە کوردستانە جۆنەتی معامەڵەکردن لەگەڵی بە تایبەتی تۆ تەماشای ئەم چەند ڕۆژەی ڕابردوو بکە، وەفد لە بەغا وەفد دەگەڕێتەوە سێرەکەین کۆمەڵە شتێنە ناو کۆمەلگار دێتە کایەوە، یەکێ لەوانە کار و کاردانەوەیە، یەکێ لەوانە گومانە لە وەرگرتنی بڕیار، یەکێ لەوانە بێبتمانەییە و جۆر حاڵەتە یەتە پێشەوە کە نازانی وەزعەکە بۆ چۆ ڕوە، ئەوەی کە ئیبینین مەسەلەن ئایا
سێمانگەکە بۆ نمونە ئەینێرن یان نانێرن ئەوەی کە پەیوەندی بە عەزەوە هەیە و ئەم گومانە سەر تاپای وەزعەکە ئەگرێتەوە و جۆرێک لە بەرچاو ڕوونی یان دێڵیەک کە پیا بێ و بێگومان لەم حاڵەتەژە بە بەردەوامی کات زەختی خۆیەکە یعنی کات لە مەسلحەتی قەیرانان نییە بە بەردەوامی چونکە بەرژەوەندەکان ڕوبەڕووی مەترسیە بێتەوە. من سپاس دەکەم هاوڕێکا بۆ ئەم پێشەچیە نەزەریە باشە بەڵام من پێم خۆشە زووتر لەبەرەوەی کاتی بەرنامەکەمان بەڕاستی زۆر باسمان ماوە بیکەین پێم خۆشە زۆرتر بچیتە سەرم قەیرانی کە لە کوردستانە هەیە ئێستا ئەزانم دیاراوانە وەسایلە نەزاریانن کە تۆ بەکاریان هێنی بۆ تێگەیشتن لەم دۆخەی ئێمە خراپ نییە گەل لە بیدایەتەوە تەمان ئاماژەی پێ بەڵام من زۆرتر ئەوەی کەمە بەستی منەوە پێم وابێ بینەرانی زۆر ئەوداڵی ئەوەن کە بزانن سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی شوێعی کوردستان سەبارەت بەم قەیرانی ئێستای کوردستان ئەڵێ چی؟ بڵێ ئەم قەیرانەی ئێستای کوردستان ئێستا دەستی پێ نەکردووە ئەم قەیرانە ڕابردوویەکی هەیە پاشخانێکی هەیە بە بەردەوامی قەیران چەمکی قەیران پەیوەندی بە کەڵەکەبوونەوە هەیە یعنی قەیران بابەتێک نییە وەکو بڵێ وەکو شێکەڵ لە دوومەڵانە یان قارچکە لە ناکاوێکات دروستە بێت قەیران هەموو قەیرانێک پاشخانێکی هەیە هەموو قەیرانەکانی جیهان هەتا تەنانەت ئەگەر باسی بۆ نمونە قەیرانی ئەوەی کە بێنە فاینانشەل کریسیس ئەوەی کە قەیرانی دارایی کۆنی 2008 لە خۆی لەو کاتە دروست نەبووە لە کوردستانی شاید دیسا وایە من پێم وایە بەشێکی زۆری ئەم بینەرانەی کە لەگەڵمان دانیشتون هۆکارەکانی دەزانن شاراوە نییە یەکی لە هۆکارەکانی نەبوونی بە بۆچوونی ئێمە نەبوونی پلانێکی گەشە پێدان ئەوەی کە پێڵێن پلانی تەنمیە ئەوەی کە پێ دەڵێن لە جیهانی ئابوووریە پێڵێن sustainable development تەنمیەی مستەدام ئەوە کە بوونی نیە لە کوردستانە ئەمە جگە لەوە نەبوونی استقراری سیاسی سەقامگیری سیاسی بوونی ئابوووریەکی بەرخۆر ئابووری ڕێعی ئەوانە و بەردەوام نەبوونی شەفافیەت نەبوونی بنەماکانی حکومڕانی باش نەبوونی چەمکی هاوڵاتی بوونی کوردستانی نەبوونی سەقامگیری سیاسی ناخۆیی نەبوونی سەقامگیریەک لە پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ بەغا و دائیمەن ئەم بابەتانە هەمووی کۆکەنەوە لەوانەیە گوێگرانمان یان جەنابەت شەگە کۆکێتەوە دەیان هۆکاری ترێنێتەوەوانە ئەمانە هەر هەمووی ئەبێتە هۆی ئەوەی ئەمە قەیرانێ دروستکە ئەم قەیرانە یعنی پەیوەندی بەچیەوە هەیە پەیوەندی بە حاڵەتە شتەوە هەیە کە ئەو ئابوووریە یان ئەو سیاسەتەی کە پیادا ئەکرێ سیاسەتێکە وابەستەیە بە سیاسەتی سەرمایهداری جیهانی ئەمە مانای ئەوە نییە لە هەموو وڵاتێکی سەرمایهداری قەیران هەیە هەندێک وڵاتی سەرمایهداری هەیە جۆرێک سەقامگیریتیایە بۆ نمونە بەڵام دێرەدا کە سەرمایهدارێکی وابەستە سەرمایهدارەیەکە کە خزمەت بۆژوای مشەخۆر و بۆژوای بیرۆکراتەکە ئەم سەرمایهداری ناتوانێت گەشە پێدان دروستکە و ئەمە وەکوتم ئەمە هەمووی ئەبێتە هۆی هۆکاری ئەو قەیرانە و ڕەنگەداتەوە لە مەسلەی کۆمەڵێک مەسلەکە ڕوبەڕوومانە بێتەوە لێرەدا ئەوەی کە بەدی ئەکرێ ئایا ئەوەی کە دەسەڵاتە توانای تەنەبووی هەیە بۆی کە ئەم قەیرانانە ڕوەدا یان پێی وایە قەیران ڕوونادا بە بەردەوامی ئەم حکومڕانانە کە لە ناحیەی سیاسیە کە حکمیان کردووە بە بەردەوامی توانای ئەویان نەبووە پێیان وایە ماڵیان ئەمانەتە هیچی تیان نییە لە کاتی عهدی مەلەکیە کە بە نووری سەعیداون کە وەزعی سیاسی وایە وتی دارە سەید مەمونە بەڵام بینیمان چۆن دارە سەید مەمونە نییە دیسان لێرە کارەکە لێرەدایە ئایا ئەم دەسەڵاتە توانای ئەوە هەبوو ئایا لەو قەناعەتە هەبوو کە ئایا لە 2014 حکوومەت عێراق بۆ نمونە موچە نانێرێ بۆ نمونە باسیەکەم یان حکوومەت عێراق بۆ نمونە قواتی جدە دروستەکە یان دایان کێشێتر یان نرخی نەوت کە دابەزێ وەزعی ئامان تێکەچە چووکە ئاوەرەکەی ڕەعیە من پێ وایە ئەم کەم تەرخەمیەوە نەبوونی توانای تەنەبووکردن یەکێکە لە مواسەفاتی ئەو دەسەڵاتانەی کە ناتوانن مامەڵە لەگەڵ قەیرانەکانە بکەن و ئەمەش ڕەنگە داتەوە لەسەر بابەتی ئیدارەکردن لەگەڵ قەیرانە چونکە دێرەدا بابەتی گەتە پێشەوە ئەوەڵان چۆن ئیدارە لەگەڵ قەیرانەکەی دووەم چۆن چارەسەریەکەی
ئەلێرەدا ناکۆچەکەی ئێمە لەگەر دەسەڵاتە لە بۆشوونە چینایەتەکە دەرەکەەیە ئێمە لە چ ڕوانگەیەکەوە ئەمانەوەیە ئیدارەی ئەم قەیرانە بکرێت وە دەسەڵات لە چ ڕوانگەیەکەوەیە ئیدارەی ئەم قەیرانە بکیان ئەوێ چۆن چارەسەری بکە باشترین نمونە ئەوەی کە بینیمان ئێستا لە بەغا چۆن نرخی دراویان داگرت دیناری عێراقی یعنی ئەو پەککەوتە ئەو عزا دەجاتی ئەوەی خۆی تەحمودی بکات تەحویلێ کاتە سەر خەڵک ئەبێ خەڵکی زەحمە چێش تەحمودی بکە 120 قدرەی شیرایەکەی کەمە بێتەوە و نرخ 120 زۆر باشە هاوڕێکە من حتمما دواتر پێم خۆشە ڕێی ئێوە بێگومان ئاگاداری وەرەقەل بەیزا هەیەوەی کە دەرکراوە لەلایەن حکوومەتی عێراق و ئەو تەحولە اقتصادی و بەڕاستی بنیەویانی ستراکچەریانی کە دەوڵەتی عێراق و حکوومەتی عێراقیوێ لە ئابووری عێراقا بیکە حتمما قسە و باز لەسەرەوە ناکەین بەڵام من پێم خۆش بوو لێرە کۆمنتێک بم لەسەرم بابەتانی ئێوە دیارە من بینەران و ئازیزانێکە بیسەری ئێمە شناگادارەکەمەوە کە ئێمە لەسەر فەیسبوک لایفین و لەسەر یوتوبیش لە هەمان کاتە ئەگەر پرسیارێک یاخود کۆمنتێکی دیاریکراوتان هەیە و قابل بەوە بێکە لەم بەرنمەیە و لە ئیتاری ئەو چوارچێوەی کە داماناوە بۆ ئەم بەرنمەیە وەڵام وەربگرێتەوە حتمما بە خۆشحاڵی و وەری ئەگرین پێشنیارەکانی خۆتان یا نەزەرەکانی خۆتان کۆمنتەکانتان پرسیارەکانتان بنووسن لە فەیسبوک ئێمە ڕاستەوخۆ لێرە لە بەرنمەکەی دێتە لامان و ڕوبەڕووی میوانی بەڕێزی بەرنمەکە کاکاوە مەحموود یەکەینەوە و خۆشم هەوڵەدەم لەم بابەتەوە وەڵام دەمەوە جا لێرە پێویستم بەوەیە سەرنجێکیش بدەم بۆی کاکاوەش نازام دیارە لە بەرنامەی پێشووترا لەگەڵمان بووی خصوصیەتێکی بەرنامەی ئێمە ئەوەیە ئێمە هەرتەنها پێشکەشکار نین و خۆشمان خۆمان بەوازانی کە صاحب نەزەرین لەم بابەتانەوە قسەمان هەیە جا بۆیە من بە ئیجازەی بەڕێزت پێم خۆشە لە سەبارەت بەم قەیرانە من لەو ڕوانگەیەوە بڕوانم بۆ ئەم مەسەلەیە کە ئەم قەیرانە بەدەر لەوەی کە هەڵوێست و کاردانەوەی هێزە جۆراوجۆرەکان ئێوە بۆ نمونەوەکو حیزبی شوێی کوردستان من وەکو کەسێکی چەپ و سۆسیالیست کۆمونیست یاخود کەسێکی تر وەکو ئیسلامی یا دەسەڵات خۆی بەدەر لەوەی کاردانەوەکان چییە ئەم قەیرانە بۆ خۆی بنەمایەکی کۆمەڵایەتی و بنەمایەکی سیستمی هەیە یعنی من زۆر جار کێشەکە ئەبێت بەوە کە کێشەی ئێمە چەپ و سۆسیالیستەکان زۆرتر لەگەڵ بۆژوازیە تا لەگەڵ سیستەمێکاوێکە بۆژوازی پێکێناوە ئەی لە جێگایەوەی کە قسێرش بخینە سەر کودی سیستەمەکەەوە سیستەمەکە بخینە ژێ پرسیارەوە زۆر جوار سیاسەتی ئەم حیزب سیاسەتی ئەو حیزب چینی بۆژوازی واکە دەوڵەمەنەکان چاوچنۆکن اقتصادەکان ڕێعیە نازانم چی لەم بابەتانەیە نینە پێشەوە بە بڕوای من بە نەزەری و تێڕوانین من وایە بینم ئەمەی کە لە کوردستانە ڕۆیە دابڕاو نییە لە قەیرانێکە لەسەر تاسەری دنیاە هەیە قەیرانێکە سەرمایهداری لەسەر تاسەری دنیاە بەدەستیەوە ناڵێنێ و ئەمڕۆ کێشەیەکی گەورە بە تایبەت بەهۆی کۆرۆنا و بەهۆی کۆرۆناوە هەم دەرکەوت وەم قوڵبەوە ینی کەسێک بڵێ مەسەن کۆرۆنا کێشەی هێنا و قەیرانی دروست کرد بە بڕوای من لەگەڵ حقیقەتا گۆشەیەکی زۆر گەورە دروستەکە قەیران پێش کۆرۆناژ وجودی وەڵام کۆرۆنا ئاشکرای کردوە تەقاندیەوە و ئەم شتا ئێستێمە لە کوردستانیشا بەدەر نین لەمە یعنی ئەساسی بنەمای ئەمریکا ئەم اقتصادی ئێمە و ئەم کۆمەلگایی ئێمە کە دەرگیر ئەساسەن قەیرانەکەی ئەمەش لە بنەماوە ئابوووریە و لە بنەماوە ڕەبتی بە سیستەمەکەەوە هەیە ڕاستە قەیمە قەیرانی سیاسیشمان هەیە کێشە و لێکەوتەی زۆری هەیە ئەمانەمانە هەموو دروستن بەڵام بنەماکەی ئەوەیە ئێمە ئابوووریەکمان هەیە کە جەماوەر و خەڵکی کوردستان ئەوەی کە بە دەستڕەنجی خۆی ئەژی ئەوەی ماندوو ئەبێ لە ئیدارەکردنی ئەم ئابوووریە هیچ دەورێکی نییە لە ئیدارەکردن و بەڕێوەبردننی ئەم ئابوووریە لە قازانجکۆکردنەوەیە لە تەوجیهکردنیە لەوانەیە هیچ پرسێکی پێ ناکرێت لە انتخابات و هەڵبژاردنا بۆ هەموو ساخت و ساختەکاری و 4 ساڵجارێک پێڵن کام حیزب لەم حیزبانەکە هەمووی لە یەگەچێ ئەتەوێ بەڵام لە اقتصادا کەس ناڵێت کە تۆ نەزەرت چێت لەسەر اقتصاد بەڕێوەبەرین اقتصاد بە دەرەجەی یەکەم لەلایەن کۆمپانیا سەرمایهدارێت جیهانیەکانەوە بەڕێوە ئەبرێ و ئەمەی کە دەسەڵاتی ژەخا لە کوردستانە بەڕاستی خۆی بەشێکە لەو چینە سەرمایهدارە و وەکیلێکە لە بەردەمی و کۆمپانیا سەرمایهداریانەیە و ئەمە بە بڕوای من جەوهری قەیرانەکەی و ئێمە کە بۆڵێم جەوهری قەیرانەکە لێرەیە چونکە ئێمە وەکو سۆشیالیست و وەکو کەسانی مارکسیستوانم منهەجەکەمان پێمانەڵێ کێشەی حەلی قەیران لەناو خودی قەیرانەکە یاددۆزینەوە ینی ناچین لە دەرەوەی سیستەمەکە شتێک بێنین حەلیکەین لە ناو خودی سیستەمەکە لە تەناقوزات ئەسلەکانی ناو سیستەمەکە ئێمە ئەتوانین ئەمە بدۆزینەوە بەم معنایەش من پێم وایە
باسکردن لەم قەیرانە قسەکردنە لەسەرەوەی کە ئیدارەکردنی جەماوەر بۆ ئابووری مانای چییە و ئێمە لەم بابەتەوە ئەڵێن چی وەرنەزەرمان چیە من بۆیە باسکردن لە قەیران بە معنای بێتمان گەێنە بەو نەتیجەیە من وایە بینم کە ئێمە زۆریش مەسەلەن دووری خەینەوە ئەوانە ناتوانین وانە بینین کە پارتی و یەکێتی دوو دەسەڵات دوو حیزب دوو کۆمپانیای چەکدارن بەشێکن لە سەرمایهداری جیهانی بەشێکن لەو منزومەی کە خەریکە خوێنی خەڵکەکە بە دۆلار و ئیقاتە جیرفانیەوە بەشێکن لەو منزومەی کە چەسانەوەی تعمیم کردو لە ئاسی دنیاە و لە پاڵ ئەمانیشە هەموو ئەوانەی کە لە کوردستانە بەهرەمەند بوون ئەم چەند ساڵە لەبەری تاڵانکاریەک کە ئەم دوو کۆمپانیا دەستیان داوەتێ هەموو ئەوانە بەرپرسن ئێستا لە بەرامبەر ئەم قەیرانەیە و ئەبێ وەڵامی خوان وەرگرتنەوە من دیارە طبعا قەیران بەم معنایە سیرەکەم لە کوردستانە و ئەمەشی کە ئێستا هاتۆتە سەرەوەی کە بێت بەغا پارە ئەنێرێ یا پارە نانێرێ اقتصادەکەمان بەرخۆر یا بەرخۆر نییە تەواوی ئەمانە پەیوەندی بەوە هەیە کە خەڵک دوور کراوەتەوە لە بڕگاردان لەسەر ئابووری سیستەمێکمان هەیە ئەوانەی کە پارەدارن ئەوانەی کە سەرمایهدارن ئەوانەی کە ئەتوانن قازان کۆکەنەوە ئەوانە حکومیەکەن و ئەمێ بە بڕوای من کێشە و ئەساسی قەیرانەکە و گۆڕانکاریەکەشی هەر عکسکردنەوەی ئەم معادلەیە بە بڕوای من جا من بەڵام لێرەیە خصوصیەتی ئەم قەیرانانە کە لە کوردستانە هەیە من پێم خۆشە لەو بابەتەوە بەڕێزت زۆرتر سەبارەت بە کوردستان باسی بەغاکە بکەین و ئەمانە حتمما ئەتوانین هەیە بەڵام خصوصیاتی ئەم قەیرانی ئێمە لە کوردستانە کۆمەڵێکشی خصوصیاتی تایبەتی خۆی هەیە من پێم خۆشە لەو بابەتەوە نەزەری ئێوە ببیستم هاوڕێکاوە لە ڕاستەیە هەموو قسەکانت تێ نەگەیشتم چکە بازێکی بەباشی هەردەنگەکە بازێکی دەنگەکە خراپ بووانە و تێگەیشتم کە تۆ باسی ئەوەت کرد کە قەیرانەکە خۆی جاترە بێت چەخت دەستە لایانی ئابووری بکەینەوە لە مەسەلەی قەیرانەکە بەس تێ نەگەشتم پرسیارەکەت چی بوو بە تەواوەتی کە مەبەستمەوە بوو هاوڕێکاوە بڵێم خصوصیاتەکانی ئەم قەیرانەی کە ئێستا لە کوردستانە هەیە تایبەتمەندیەکانی کەس جایە کاتەوە چونکە من وازانم لە جەوهرە ئەم قەیرانە هیچ فەرقی نییە لەگە قەیرانێکا کە بۆ نمونە وڵاتانی دەوروبەریشتایە ئەژی ئەوەی کە مەسەلەن لە تورکیا هەیە هەماشتا ئەوەی کە لە ئەوروپا ئەمڕۆ ئەیبینین هەماشتا ئەمەی لە کوردستانە مەجموعی خصوصیاتی هەیە کە دیارە بۆچی ئەم باسی خصوصیاتە ناکەم ئێمە تەنها خەریک نین لێرە باسی تەفسیراتی ئەوە بکەین کە هەیە یعنی تەفسیری ئەو واقعیەتە نەکەین کە مەوجودە و هەیە قسە لەسەر ئەم تەفسیرەی ئێمە بە مەبەستی نیشاندانی ڕێگایە کە چۆنی لەم دۆخە دەرچین یعنی ئەمەی کە باسی خصوصیاتە ناکەین کە من پێم خۆشە لەو بابەتەوە ڕێی ئێوە بزانم بێگومان بوو ئەوە کارەبا کوژایەوە بەس ئەوە دەنگەکە هەر بەردەوامە بەڵێ باشە فەرموو بەڵێ یعنی بێگومان ئێمە دوورگەیەکی دابڕاو نین لە جیهاندا و ئەوەی کە هەیە هەردەشتی هاوبەش هەیە لە قەیرانەکان کە پەیوەندی بە وەزعی وڵاتە سەرمایەدارەکانەوە هەیە بەڵام لە هەمان کاتە ئەو خصوصیاتانەی کە هەیە لە هەموو وڵاتە سەرمایەدارەکان جاری وانە لە هەموو کاتێکە ئەو قەیرانە دروست بێ یان توانای ڕوبەڕوونەوەی ئەو قەیرانە لە وڵاتێکە کە سەرمایەدارە لەگەڵ وڵاتێکی دیکە کە هەر سەرمایەداریە جیاوازی هەیە یعنی بۆ نمونەگە تۆ تەماشای بۆ نمونە قەیرانی دارایی 2008 کەین کە ئەمریکا و ئەوروپای گرتەوەوانە قەیرانی 2008 ئێرەی نەگرتەوە یعنی بۆ نمونە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نەگرتەوە قەیرانی پڵنگەکانی ئاسیوی کە بۆتانزانم ئەوانەی مالیزیا و تا لە دوو تا کۆری ئەوانەی گرتەوە ئەو قەیرانە بۆ نمونە ئەوروپای نەگرتەوە واتە لە هەر جێگایەکان جۆرە لە تایبەتمەندی هەیە ئێستا ئەو حاڵەتەی کە هەیە لێرە ئەم قەیرانەی کە هەیە کە ئەوەی کە پەیوەندی بە عمومی حاڵەتی سەرمایەداریەوە هەیە حاڵەتی فراوانبوونی فئاتی مهمەشە یعنی توێژە پەراوێزخراوەکانە ئەو توێژە پەراوێزخراوانە دیسانەوە بە تایبەتمەندی نیشتیمانی لە شوێنێکەوە تا شوێنێکی تر فەرقی هەیە یعنی بۆ نمونە تۆ تەماشاکە تەماشای هەڵوێستی توێژە پەراوێزخراوەکان کە لە ئێرە گزەردەکانی فەڕەنسا و تەماشای خۆپیشاندانەکانی لوبنان کە و تەماشای خۆپیشاندانەکانی تشرینی عێراقیش لەو حاڵەتە لەم حاڵەتە کە توێژە پەراوێزخراوەکان کە ئێستا فراوان بووە حاڵەتێ دروستە بێ کە ئەو حاڵەتە من ئەتوانم تەفسیری کەم بە قەزیەی ئەوەی کە
جۆرێک لە جیاوازی هەیە لە نێوان ئەوەی لە فەڕەنسا لووداوە بۆ نمونە ئەوەی کە لە لوبنانیان لە عێراقا ڕوویاندا ئەوەی لە فەڕەنسا ڕوویدا یەکێکە لە ئیشکالیاتی ئەوەی کە حەداسەی سەرمایه‌داری ناتوانێت وەڵامی هەبێ بۆ چارەسەرکردنی کۆمەڵە گیر و گرفت و تا ئێستا لە ئاستی جیهانیدا ئەوەی کە تۆش باست کردووە باسی کۆڤیدت کردوانە کۆڤید 19 کردوانە باسی کۆرۆنا کراوانە کۆمەڵێک کێشەی جیهانی هەیە ئەم کێشانە کێشەی سەرمایه‌داریە و بێگومان کۆڤید یان کۆرۆنا کێشەی نێنا خۆی کۆڤید بوونی کۆڤید کێشەیە بوونی هەرسێنانی سیستمی تەندروستی لە هەموو جیهاندا ئەمە دەبینین کێشەیە بۆیە دەبینیت تا ئێستا حەداسەی سەرمایه‌داری نەیتوانی کۆمەڵێک وەڵام بداتەوە یەکێک لەوانە وەڵامی هەژاری وەڵامی چارەسەرکردنی هەژاری وەڵامی بێکاری بە تایبەتی ئەو بێکارەی کە وڵاتە سەرمایه‌دارەکان بڵاوێتەوە وەڵامی هەرسێنانی بۆ نمونە سیستمی تەندروستی وەڵامی ژینگە ئەمانە هەمووی وا دەکات لە هەموو ئاسی هەموو جیهانە کە پرۆژەیەکی جیهانی بێتەکایەوە کە مۆرچێکی سۆشیالیستی چاپی کۆمەنیستی وەرەگرێ و فراوانی شەبێ حتا مۆرچێکی پێشکەوتنخواز وەرەگرێ ناوەندێکی زۆر دێتە ناو ئەم پرۆسەیەوە کە هەوڵی باکاری کۆمەڵایەتی ئەکاوانە بەڵام دیسانەوە قدرەتی نظامە سەرمایه‌دارەکان بۆ مواجهەکردن و بۆ ڕوبەڕووبوونەوە لێک ئاسان نییە بۆ نمونە تۆ ئەبینی نیوزیلەندا وڵاتێکی سەرمایه‌داریە بەڵام توانی بۆ نمونە بەو توانایی کە هەیەی ڕوبەڕووی کۆرۆنای بێتەوە یەکێک نمونەی چین نایەنمەوە بۆی نەچینە ئەو مناقەشەی ئەوەیە چین چۆنیە و نییە ئەوەی کە پێ دیمە نیزامە سیاسێکەوە هەیە بەڵام نمونەی نیوزیلەندا کە وڵاتێکی سەرمایه‌داریشە بۆیە دەبینین کاڵی هۆکارەکەی ئابوووریە ئێمە باسی ئابووری ناکەین بە عقلێتی ئادەم سمیت و باسی ئابووریەکەین بە عقڵەتی مارکس یعنی ئێمە باسی ئابووری سیاسیەکەین کە باسی اقتصادی سیاسیەکەین واتە ئەو ئابووری ئێمە باسیەکەین اقتصادی سیاسیە هەرچەندە خۆی مارکس تعریفی نەکردووە بەڵام ئۆسکار لەنگە دوای ئەوە تعریفی اقتصادی کردووە ئەوانە کە پەیوەندی هەر بە ئینتاجەوە نییە پەیوەندی بە ئینتاجە بە تەوزیعی تەڕواتە و تەوزیعی تەڕوات و ئەوانە بەشێکە لە قەزای سیاسی وەکو وتم ئێمە کە باسی قەیرانەکانی ئێراکەن و مەسەلەی ڕوبەڕووبوونەوەکەین کۆمەڵێک ڕەهەند وەرەگرێ بەشێک لەو ڕەهەندانە ئەساسەکەی بەڵاندی ئابووریە بەڵام وەکو وتم ئێمە تەماشای ئابووری سیاسیەکەین نمونە ئەگەر بۆ نمونە ئەوەی دەسەڵاتە کە بیر لەوە ئاکاتەوە هەر لە سەرەتاوە نەویدە ئەمە قەیرانی ئابووریە ماوەیەکی زۆر وتی ئەمە قەیرانی داراییە قەیرانی ئابووری نییە ئەمەیە قەیرانی ئابووریە ئەو پێ وایە قەیرانە ئابووریەکە وا چارەسەرەکرێ قەرز وەرگرێ پاشەکەوتی ئیجباری بکە پاشەکەوتی ئیجباری ئەوانە هەوڵدان نەفەقاتی گشتی کەم کاتەوە زەریبە زیادکە ئەوانە هەموو ئەم بابەتانە ئەچێتە خانەی قەزەی ئەوەی کە پێڵە اقتصادێکی تەسک ناچێتە خانەی اقتصادی کولیەوە پێڵە ماکرۆ ئیکۆنۆمیک اقتصادی کوردی فراوانترە اقتصادی کوردی سیاست دەگرێتەوە یعنی کە ئەڵێ کە ئەوێ ڕوبەڕووی این بێتەوە بڵێن قەیران بێتەوە ئەبێ معالەجەی گەندەڵیش بکە ئەبێ بنەمای حکومڕانی باش زیاد بنەما بنێ ئەبێ چەمکی هاوڵاتی بوونی کوردستانی بکە ئەبێ ئازادەکان زیاد بکە ئەبێ خصوصیەتەکانی وایە خصوصیەتەکانی سەرمایه‌داری چۆن ئیدارەی خەڵک ئەوەی جەرابەت باس کرد چۆن خەڵک ئیدارەکە بەڵام حکوومەتێک کە گوێ لە خەڵک ناگرێ ڕەچەتە بۆ خەڵک ئاماداکە ئێبێ گومان ئەو زۆر باشە جوازی قەرانەکان لە خزمەتی هەر بە مەبەستی ڕێخستنی بەرنامەکان ناچارین هەر پاوسێکی کورد وەربگرین بینەرانی و ئازیزان لەگەڵمان بن پاش ناوبڕێکی زۆر کورد دینە وڵاتان بۆ درێژەدان بە بەرنامە و بە گفتوگۆکەمان لەگەڵ کاک کاوە مەحموود